بەبێ بزانێک ئەو لە چۆوە هاتووە. دەی شتێکت وە بیر هاتەوە؟ من جگە لە ڕاستەقینە هیچم نەوتووە. دیسانیش دەیڵێم من و دۆستانم هەر دوێنێ شایەدیش 2 ڕۆژ لەمەوبەر لەم شارە چوینە دەر. هەر شەوی ڕابردوو بوو کە ئیمپراتۆر هادریان لێرە بوو. خدایە تۆ چی لە ئێمە کردووە؟ لەبەرچی لەگەڵ دۆستەکانت لە شار چوونەتە دەرەوە؟ لەبەرەوەی کە دەیانویست بمان کوژن. بۆ ئێوەی ئێمە خوداپەرست بووین و نەمان دەویست لە بەرامبەر ئیمپراتۆردا خۆمان سووک بکەین. دوێنێ شەو دەرفەتیان پێدا بووین تا تۆبە بکەین. بەڵام ئێمە لە فیلادلفیەوە هەڵاتینە ئەشکەوتێ. و ئەمڕۆ من بە تەنیا سکەیەکە هەمان بوو هاتم کە بۆ دۆستەکانم خۆراکێک ئامادە بکەم. من ماکسیمیلیانوسم، ڕاوێژکاری دیۆکلێتیانوس. ئێوە کێن ناغایان؟ ئێرە کوێیە؟ نا وتت ماکسیمیلیان. دۆستی من جەنابی قازی ڕەنگەم پیاوە ڕاست بکات. هەر ئەوە کە لە ئەشکەوتی ئەنجلستا شەهید بوو ترم گەلێکە هیچ کەس ناوێرە لێوان نزیک بێتەوە. لە سەردەمی ئیمپراتۆر هادریان و حکوومەتی داقیانوس 6 کەس لە ڕاوێژکارانی کۆشک هەوڕێ لەگەڵ شوانێکدا هەڵاتن نێو ئەشکەوت و لەوێدا بەنکران هەتاکو و مردن. شەهیدانی ئەشکەوتی ئەنجلۆس؟ بەڵێ. قاوەنی تەرمەکانی سامناک؟ بەڵێ. من بەسەرهاتی ئەم کەسانم لەسەر لەوحێک لە خەزانەی ئەسراری دەوڵەتیدا خوێندوەتەوە. نێوی هەمویانم لەبیر نییە، بەڵام دڵنیام کە ناوی یەکێ لەوان ماکسیمیلیانوس بوو و ناوی ئەوی دیکە تلمیخا و یوانیس و سۆدینانوس، دیناسیوس و مارتینوس و ئەنتۆنیوسی شوان. خدای ڕەحمەم پێ بکە، من هیچ شتێک نازانم. یعنی ئەو ڕۆیەوە لە ئەشکەوتەوە هاتوون؟ باڵێ. ئەشکەوتی کێوی ئەنجلۆس؟ باڵێ باڵێ باڵێ. ئێوە لەم ماوەیەدا لەو ئەشکەوتەدا چیتان کردووە؟ ئێمە خەوتە بووین. شەوی ڕابردوو بەهۆی ئەشکەنجە و هەڵاتن و دەرچوون دەرفەتی خەوتنمان نەبوو. ئەمڕۆ بەیانی کە گەیشتینە ئەشکەوت خەوتین و ئێستا چەند ساعتی زیاتر نییە کە لە خەو هەستاوین. ئەم پیاوە گاڵتەمە پێ دەکات. وڕینە مەکەن ئاغا، ئێمە دەرفەتمان نییە. بڵێن ئەم سکەتە لە چۆی هێناوە؟ من وڕینە ناکەم، وڕینە دەبینم، وڕینە دەبیسم. لەم شارەدا هەموو منیان دەناسی. ماڵی من لەم شارەدا بەناو بانگ بوو، بەڵام ئێستا نازانم چی ڕووی داوە. تۆ دەتەوێت کە ئێمە بڕوا بە قسەکان بکەین؟ خۆت ئەگەر بەجێگەی ئێمە بووای بڕوات دەکرد؟ حەق بە ئێوەیە. من خۆشم نازانم کە دەبێت بە چی بڕوا بکەم. ئیدی بەسە. تۆ دەتەوێت بە شاردنەوەی شوێنی ئەو خەزنەوە دۆزیوتەوە ماڵیات بە دەوڵەت نەدەن، بەڵام دڵنیا بکە ئێمە ناچار بە قسەکردنت دەکەین. ئەو ببن و دیسان شەلاخی لێدەن تا جێگەی خەزنەکە دەرخات. بەڕاستی ئازاردانی ڕەوایە؟ من خۆ لە هیچ قسەکانی تێناگەم. نازانم لەبەرچی بڕوام بە قسەکانی کردووە.